بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی ڕێگە و ڕێکارەکان بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان و خانمانی ئێمە بەتایبەت لە کۆمەڵگەی خۆمان باز دەکەین تا چەندە ژنانی ئێمە هۆشیارن بەرامبەر بە مافە یاساییەکانی خۆیان. گفتوگوێم پرس و باسی بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سانا کەمال ڕاوێژکاری یاسایی. دکتۆر سڵاو لێبێ بەخێراتی. سڵاو چۆنن باشن؟ بەخێراتی سەرچاو زۆر بەخێر بێ. دکتۆر با لەوە دەست پێ بکەین ژنانی ئێمە لە کۆمەڵگەی ئێمە هۆشیارن بەرامبەر مافە یاساییەکانی خۆیان؟ بەڵێ کاکرانگۆ بە شێوازێکی گشتی هۆشیاری هەیە. بۆ نمونە بەپێی ئامارەکان لە ساڵی 2024 بەپێی ئامارەکانی ڕێکخراوی هاریکاری یاسایی 13,000 کسور دۆسێمان هەبووە سەبارەت بە سکاڵاکانی تایبەت بە توندوتیژی خێزانی بەم شێوازە دابەش بووە. 3,000 کسوری لە سنووری سلێمانیا بووە، 3,000 شتێکی تری لە سنووری هەولێرا، 3,000 شتێکی تری لە سنووری دهۆکا بووە، 900 شتێکی 950 ئەگەر هەڵە نەبین لە گەرمیان بووە و هەروەها 800 شتێکی لە ڕاپەڕین بووە و 400 شتێکی لە زاخۆ بۆ و 400 شتێکی تریش هەر بە نسبەی ڕێژەی جیاواز لە سۆران بووە. یعنی بە شێوازێکی گشتی بە تایبەتی لە سلێمانی و لە هەولێر و لە دهۆک ئێمە هۆشیاری یاساییمان هەیە و هەروەها هۆشیارێکی باشمان هەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە تایبەت بە بابەتەکانی توندوتیژی خێزانی. بە زۆر گرنگە بەلامەوە کاکرانکۆ ئەوە ڕوون بێت کە ئێمە ئەڵێن توندوتیژی خێزانی خەڵک یەکسەر مێشکی بۆ ئەو جۆرە توندوتیژیە ئەچێ کە لەلایەن مێردەکەوە بەرامبەر بە ئافرەتەکە ئەکرێ یاخود لەلایەن باوکەکەەوە بەرامبەر بە ئافرەتێک ئەکرێ. توندوتیژی خێزانی بەس ئەمە ناگرێتەوە. خۆی ڕاستە بەشێکی باشی ئەو کەیسانە ئەگەر پۆلێنی بکەین 47% بەپێی ئامارەکانی ساڵی 2024 لەلایەن پیاوەوە بەرامبەر بە خێزانەکەی کراوە و 16% لەلایەن باوکەوە بەرامبەر بە خێزانەکە کراوە. بەڵام ئەمە معنای ئەوە نییە 100% لەلایەن ئەم کەسانەوە بەرامبەر بە خێزانەکە کرابێت. نەخێر، ئێمە توندوتیژی خێزانیمان هەیە لەلایەن ئافرەتەوە بەرامبەر بە ئافرەت کراوە. ئافرەتمان هەیە خوشکەکەی خۆی توندوتیژی خێزانی بەرامبەر کردووە. ئێمە ئافرەتمان هەیە دشەکەی توندوتیژی خێزانی بەرامبەر کردووە، خەسووی توندوتیژی خێزانی بەرامبەر کردووە. یعنی زۆر ڕوونە بەلامەوە ئەگەر ئێمە بای ئەوە هۆشیاریمان هەبێ کە توندوتیژی خێزانی گۆڕەپانێکی شەڕکردن نییە لە نێوان مێینە و نێرینە. ئەم بۆچوونە بە تەواوەتی دوورە لە ڕاستی و لە واقعی ناودادگاکانەوە بۆچوونێکی هەڵەشە. ئەو نێرینەیە باوکتە، هاوسەرتە، براتە، پشت و پەناتە، کەسی خۆتە. ئەگەر شتێکی شڕووبا لە بینی تۆ ئەوە معنای ئەوە نییە هەموو توندوتیژەکانی دنیا کە ڕوبەڕووی تۆی ئافرەتە بێتەوە بەستە لایەن نێرینەوە توشتە بێتەوە. ئەی بۆچی باسی ئەو جۆرە توندوتیژیانە ناکرێت کە لەلایەن ئافرەتەوە بەرامبەر بە خودی ئافرەتەکرێ؟ ئەی بۆچی باسی ئەو کەیسی توندوتیژیانە ناکرێت کە هەر ئافرەت هاندەر بووەتیایە؟ ڕاستە پیاوەکە کردداری توندوتیژەکەی ئەنجام داوە، بەڵام ئافرەت لە پشتی پەردەکەەوە بووە. ئافرەت هاندەر بووەتیایە بۆی کە کەیسێکی لەو جۆرە دروست بێ لە ناو دادگاکانە و پیاوێک بێت توندوتیژەکە بکە. ئەو بۆچوونە من هیوادارم زۆر ڕاست بێتەوە. لەم ڕۆژە بەداخەوە ئێمە وازانین کە بە جۆرێک لە جۆرەکان شتەکە بێ بەرامبەر پیاو بێ، ئافرەت بەرامبەر پیاو بێ. ئەم شتە زۆر هەڵەیە. ینی کە باز لە توندوتیژیەکەین یەکسەر دو عنصر دیاریەکەین، ژنان پیاوان توندوتیژی بەرامبەر بە ژنانەکەن. تۆ دەتەوێت ئەم ڕۆیایە بگۆڕی؟ بەڵێ هەر خۆشی ڕاستێکی ئەوەیە لە دنیای واقعی عملیە و لە ناو دادگاکانە ڕاستێکی ئەوەیە کە توندوتیژی قەتیس نەکراوە لە بینی ژن و مێردێکە، لە بینی باوک و کچێکە. ئەساساً هەموو ئەندامانی خێزان ئەگرێتەوە تا پلە چوار. مەبەستم لە چییە؟ مەبەستم کەسەکە خۆی لەگەڵ هاوسەری، لەگەڵ دایک و باوکی، لەگەڵ مناڵی مناڵەکانیشی، لەگەڵ مام و خاڵ و پورەکانی و هەروەها خاڵۆزا و ئامۆزا و شتەکەش. ینی تۆ ئەگەر مامێکە بێت توندوتیژیەکە لەگەڵا بکە ئێخۆ شەر توندوتیژی خێزانیە. ئەگەر خاڵێکە یا ئەگەر پورێکە بێت توندوتیژیەکە لەگەڵا ئەنجام بدا توندوتیژی خێزانیە. ئەجا توندوتیژی خێزانی لەگەڵ ڕێزمایە کردار ناگرێتەوە. شودانی بە زۆر ڕاستە، بەڵێ دیارترین و زەقترین کاری توندوتیژی خێزانیە، بەڵام ئێمە کاری ترمان هەیە پێ ئوترێت توندوتیژی خێزانی. بۆ نمونە ژن بە ژن توندوتیژی خێزانیە، بڕینی سیلەت الئەرحام، بڕینیەوەی کە تۆ مەسەلەن هاتوچۆی کە سوکارەکە نەکەی، هینێک نەکەی، بە قەست نەکەی، ئەمە توندوتیژی خێزانیە کە کەسانێکی زۆر زانیاریان نیە لەسەر ئەم بابەتە. بۆ نمونە لەگەڵ ڕێزما قسەی نەشیاو کە بەرامبەر لەسەر نییە.
بە هەمووی ئیستا باسی سزاکان ئیستا باسیەکەین بۆ نمونە گەر قسە بەرامبەر بە کەسێک بوترێت توندوتیژیە دەستی لێ بەرزکەیت و ئەوەش ڕاستە ئەوەش بە شێوازێکی گشتیە زانین کە توندوتیژیە بەڵام بابەتی خەتەنەکردن توندوتیژیە هەنێ بابەتی تر هەیە کە لەوانەیە وا لە کەسەکە بکەی یاوا لە خێزانە بکەی یا خوشکێک وا لە خوشکەکەی تری بکە واز لە ئیش بێنێ وازهێنا لە ئیش توندوتیژیە وا لە مناڵەکەت بکەی بە زۆر بڕوا سوال بکە خۆ ئێمە بەس باوکەکە کەیسی ئەوەمان لا نییە بەس باوکەکە کچەکەی نردبێتە سەرجار دەبۆی کە سوال بکە کەیسیشمان لایە دایکەکە کچەکەی خۆی نردووە ئێمە توندوتیژی ئەو دایکە بەرامبەر ئەو کچەی خۆی کردووە تۆ بە زۆر ئیشێکی پێ بکەی یا بە زۆر سوالکردنی پێ بکەی یاخود بۆ نمونە زۆر بابەتی تر مەوزوعەوەی کە هەت شتێک زۆر لێکردنی تیابێت و هەت شتێک تەقدیری ئازادی بەرامبەرەکەی تیانەکەی ئافرەتەکەی تیانەکەی ئەمە بە توندوتیژی ئەژمارەکرێ ئەساساً ئەو بابەتانەشی کە من وتم کە بژاردم پێشتۆزەی ئەوە وەکو نمونەیەک ئێڵێم یعنی ئەوە هەموو حاڵەتەکانی توندوتیژی نیە نمونەی تریشمان زۆر هەیە زۆر باشە دکتۆر حەز ناکە ینی بۆ بەرەنگاربوونەوەی ئێمانەیە زەمەمان پێویستە کاتمان پێویستە هەڵشانی هۆشیاری کۆمەڵگەمان پێویستە ینی هەندێک لەو جۆرانی توندوتیژی ئێستا خۆشبەختانە زۆر کەم بۆتەوە مەسلەی بە زۆر بەشودان زۆر کەم بۆتەوە مەسلەی ینی هەندێک دیاردە هەبوو گەورە بە بچووک ئەم بابەتانە شیربایی ئەم بابەتانە زۆر کەم بۆ تۆ لە نێو کۆمەڵگەی ئێمە لە بری خوێن ئافرەتەکە لە بری خوێن ئەم بابەتانە ینی هەر زۆر کەم بۆ تۆ ئەگەر بڵین تا ڕادیەوەی هەر نەماوە ئەمە پەیوەندی بە هۆشیاری کۆمەڵگەکانەوە هەیە طبعاً پەیوەندیەکی زۆری هەیە ئەو ئامرازە نشی کە ئەتوانی لە ڕێگەیەوە هۆشیاری لەسەر توندوتیژی خێزانی بگەینی بە کۆمەلگاکە بەس کەناڵەکانی ڕاگەاندنی ڕاستە پشکی شێر بەر کەناڵەکانی ڕاگەاندنەکەوێت بەڵام پەروەردەش لە ناو منهەجی خوێندنەکانیشمانە ئەبێت هۆشیاری هەبێ بەرامبەر بە توندوتیژی خێزانی لە ناو زانکۆکانمانە ئەو پارێزەرانە خۆیان بەشێکن لە بڵاوکردنەوەی هۆشیاری سەبارەت بە توندوتیژی خێزانی ئەو ڕێکخراوە بەڕێزانە شەرت نییە تۆ بەس قەتی سیکەیت و کۆیکەیت لە 16 ڕۆژە ئەمە شتێکە ئەبێ هەموو ڕۆژەکانی ساڵەکە خەریکی بی و هەروەها بابەتێکیشە خەڵک ئەبێ بای ئەوەنا هۆشیاری هەبێ لەسەری کە سزای خۆی هەیە ئێستا پێشتۆزێ و پرسیارە و لێ کردم پێتوتم وتە ئەی ئەگەر مەسەرم بۆ نمونە هاتوچۆی کەسێک نەکەم قەتعی سلێ ڕەحم بکەم ئەوەش سزای خۆی لەسەرە هەموو کردەوەیەک لەو کردوانی کە وتمان سزای خۆی لەسەرە سزاکەی بەلایانی کەمەوە 6 مانە بۆ 3 ساڵ و هەروەها غەرامەیەک لە ملیۆنێکەوە بۆ 5 ملیۆن یاخود بەس ئەخرەی تەژوورە یاخود بەس غەرامە ئەکرێ بەس طبعاً وتم هەموو هاتوچۆنەکردنێکی خێزانی نابێ خەڵک واتێ بگا ئیستا من ئەمە وتە وەڵام بەیانی دەچم بۆ ماڵی باوکم تاو ئەم کەنە ژوورێ شتەکەوانە ئەگەر نانە ئەگەر عزری مەشروعی خۆتە هەبێ ئەمە بابەتێکی ترە بەس تۆ بێ عزر بە عنقەست بەڕقەبەرایەتی بێ هیچ عزرێک بێ ئەوەی کە هیچ شتێکە بێ ئەوەی کە هەوڵی سڵحدا بێ جارێک بێ ئەوەی کە دوو جار دەستە ڕاکێشا بێ بۆ لایانی بەرامبەر بۆی کە ئاشتی لەگەڵا بکەیت و ئەو هەرنەی کردبێ ئەوەیان تۆ هیچ تاوانێکە ئەنجام نەیەوە بەڵام ئەگەر تۆ بێ قەتعی سلەی ڕەحم بکەیت و کابرا بێتە بەر دەرگاکە و دەرگای لێ نەکەیتەوە و دەریکە یعنی لە ماڵەکە حەز نەکەی بڵێ من هەر حەز ناکەم بێ هیچ هۆکارێ بڵێ من هەر حەز ناکەم دەم و چاو ببینم ئەو تۆ کردارێکی ناڕاستە ئەنجام داوە کردارێکی تاوانکاریت ئەنجام داوە و شیرازەی خێزانت تێکداوە لە ناو کۆمەڵگا و هەروەها نەک بەس ئەمە کاکرانکو ئێمە یەک بابەتی ترمان هەیە ئەزانی ئێمە سزادانیشمان هەیە لەسەر مەوزوعێکە یەکێکە لە مەوزوع هەستیارەکان بۆ دکتۆرەکان بۆ مامانەکان بۆ سستەرەکان مەوزوعی خەتەنەکردنی مینەیە یعنی بەداخەوە ئەو دکتۆرانە ئەو مامانانە ئەبێ بای ئەوە هۆشیاریان هەبێ کە سوپاس بۆخوا ئەوان دوورن لەو کردارە بەڵام ئەگەر هەنێک کەس هەبێت تا ئیستا کردارێکی لەو جۆرە بکە سزای هەیە و سزاکەشی سزایەکی قورسە و غەرامە ئەکرێ و بەند دەکرێت و هەروەها لەسەری ئەکەوێت لە ڕووی پیشەیەوە تەنانەت ئەگەر مامانێکی ئاسایش بێ هەم بەند دەکرێ هەم غەرامە شەکرێ و هەم لە ڕووی پیشەکەشیەوە مە بێ لەوەی کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لەسەریەکەوێ پیشەکەش پزیشکەکەش نەک بەس لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەڵکو هەر لە سندیکاکەوەی لە نەقابەکەوەی سزای لەوانەیە بدرێ لەوانەیە ڕێکاری ئیداری بەرامبەر بگیرێ بۆیە زۆر گرنگە ئێمە هۆشیاریمان هەبێ بەرامبەر ئەم شتانە باشە دکتۆر باسێک لە جۆرەکانی توندوتیژی کرد بەڵام ئێستا زۆرێک خراپەکارێنانی ئەمریکانی پەیوەندیکردن ینی دەڵێن زۆرێک لە کێشەکان زۆرێتەوخانەوە ئێوە لە دەرگاکانن ینی دیارترین کێشەکان چی ئێستا بۆ نمونە من پێم وتم بابەتی توندوتیژی خێزانی تا پلە 4 گرێتەوە ینی مەسەلەن بۆ نمونە کەسەکە کوڕی مامی کوڕی خاڵی ئەوانە بەڵێ لەناو خێزانێکە تا پلە 4 بەڵێ ئێستا مەسەلەن بۆ نمونە ئێمە جاران زۆربەی پێش ئەوەی کە ئەم سوشیال میدیایە بێتەناوە ئەگەر توندوتیژیەک بکرایە لە بینی دوو خوشکایە لە بینی خوشک و برایەکە ئێستا زۆر جاری
بە سوشال میدیا کراوە یعنی بۆ نمونە جاری وا هەیە نامەی مەسنجەری قسەی زۆر نەشیاویان بۆ یەک نردووە یاخودی واتساپ یاخودی ڤایبەر جنێودان بە یەک یاخود هەڕەشە لێکردن لە یەک یان ژن و مێردەکە پیاوەکە هەڕەشەی لە ئافرەتەکە کردبێ یاخود بە پێچەوانەوە ئافرەتەکە هەڕەشەی لە پیاوەکە کردبێ یان هەچ کەسێک ینی مەسەلەن بۆ نمونە کەسێکی هەر لە ناو خێزانەکە بۆ نمونە مامێکی شتێکی هەڕەشەی کردبێ لە ئافرەتێک بە بڵاوکردنەوەی شتێکی کە سپاس بخوا ئەو جۆرە ڕەوشتانە زۆر دوورە لە کۆمەڵگەی ئێمە زۆر دەگمەن ئەگەر ڕووبا حاڵەتێکی وە ئێمە بە شێوازێکی گشتی کۆمەلگایەکی محافظمان هەیە دابوونەریاتەکانمان بە شێوازێکی گشتی پاراستووە بەڵام هەر لەم لاو لەولاش لەوانەیە کەیسی لەو جۆرە هەبێ هەڕەشەکردن هەبێ بابەتی ڕیکۆردکردنی دەنی هەبێ بەبێ ئزن بابەتی بڵاوکردنەوەی ڕیکۆردی دەنێکە هەبێ بەبێ ئەوەی کە ئزنی پێ بکەیت بۆ نمونە من لەگەڵ برایەکمان لەگەڵ هاوسەرەکەمان لەگەڵ خوشکێکمان دانیشتوم لە شوێنێکە سبەینە دووس بینە بینم ڕیکۆردەکەم گەشتۆتەوە بە ماڵی پورەکەم گەشتۆتەوە بە ماڵی مامەکەم ئەمانە هەمووی کاری تاوانکاریە نابێ ئەنجام بدرێ یان ڕسمێکم ئەگیرێ بەبێ ئزنی خۆم ئەمانە هەمووی کاری تاوانکاریە و غەرامە و هەروەها بەندکردنیشی لەسەرە باشە دکتۆر ئەم ماوانەی دوایی لەگەڵ پەرسەندنی تۆڕە کۆمەڵایەتیەکانیان یەندێک دیاردە پەیدا بوون بەشێک لە یاساییەکان بەشێک لەوانەی توێژەری کۆمەڵایەتین ینی هەندێک دیاردەی دەگمەن ئێستا تۆ کە باسی دیاردێکی دەگمەنت کرد وتت سپاس بخوا زۆر کەمە ڕەنگە حاڵەت لێرە و لەوەیە بێ بەڵام ئەوان کە حاڵەتێکی دەگمەن ڕوو دەدا وا باسی دەکەن واتر شوخەی دەکەن ینی جۆرێک لە ئاساییکردنەوەی دیاردەکانی پێوە دیارە ئەمە چەندەوە کە ئەم جۆرە توندوتیژیانە یان ئەگەر حاڵەتێکی زۆر دەگمەنیش بێ لە کۆمەڵگەکانە سایی بێتەوە بەلای خەڵکە ینی پەرە بسێنێ خۆی مەفروزە کە حاڵەتەکە دەگمەن بوو ئەو کەسە کە باسیەکە یەکسەر ینی ئەو هۆشیاریە با کە ئەم کەیسەی کە باسیەکەم کەیسێکی مەسەرم بۆ نمونە دەگمەنە ئەڵێ من کەیسێکی لەو جۆرەم بینیوە یعنی ئەڵێ من ڕۆژانە کەیسێکی لەو جۆرە نبینم بەڵام کەیسمان هەبووە واهی بووە ئەبێ بەم شێوازە بەڵام ئەگەر بە شێوازێک واهی گشتاندنی بۆ بکرێت کە ئەمەل لە ناو هەموو کۆمەلگاکەی بەداخەوە ئەوە ئەبێتە هۆیەوەی کە بەها ئەخلاقیەکان لە ناو ئەو کۆمەلگایە تووشی داڕمان بێ تۆ لە جیاتی کە هەوڵ بی هۆشیاری بڵاوکەیتەوە لەسەر مەوزوعێک تۆ کۆمەلگاکەت خراپترەکەی زیاتر ئەیبیتە ناو چاڵەکە زیاتر قوڕەکەی بەسەر تاکەکانی ناو کۆمەلگاکەتە زیاتر شتەکە تێگەینی کە زۆر ئاسایە زۆر گرنگە ئەو حاڵەتانش کە باسەکرێ لە هەمان کاتا باسی سزاکەی بکرێ بۆی کە خەڵک بزانێت کە سزا چیە لەسەری کاکڕانکۆ ئێمە کێشەیەکمان هەیە لە وشیاری سەبارەت بە هەموو شتێک یعنی ئێمە بای ئەوەنە وشیاریمانیە کە کاکەگیان تۆ کە ئەگەر کۆمنتێک بی بۆ کەسێ لە ئەندامانی خێزانەکەت کۆمنتەکە شتی نەشیاوی تابێ سزا ئەدرێ ئەو کەسە ئەتوانێت بڕوا سکاڵا و لێ بکات لە پۆلیس و سزا بەڵێ ئەگەر سکاڵا بکە ئەتوانێت بڕوا سکاڵا بکات و ئەتوانێت سزا بدرێ سکاڵاکردنیش ئەمەڵە شتێکی خراپ نییە یعنی تۆ یەکسەر کە بابەتەکە شەرت نییە ئیلا بگاتە دادگا ئێمە شتێکمان هەیە پێوترێ لژنەی ئاشتەوایی و هەروها توێژەری کۆمەڵایەتیشمان هەیە لە توندوتیژی خێزانی کە کێشەیەکی خێزانیەتە لایەن سەرەتا ئەچێتە لای ئەو لژنەیە لای توێژەرەکە ئەگەر کرا حەل کرا ئەساساً حواڵەی دادگاکان ناکرێ ئەگەر حەل نەکرا لەو حاڵەتە ئەنجا حواڵەی دادگاکرێ و ئەنجا ئەبێ بە دۆسێ و ئێمە زۆر حاڵەتمان هەیە هەتا بکرێ شیرازەی خێزان بپارێزرێ باشترە بەڵام زۆر حاڵەتمان هەیە کە باشترە کەسەکە بیکا بە سکاڵا بۆی کە کاری خراپتر لەوە ڕوونایە تخوا زۆر گرنگە بەلاشمەوە یەک شت ڕوونکەمەوە زۆر گرنگە ئافرەت لەوە تێبگا لەم کۆمەلگایە بەخۆشمەوە کە خۆشم ئافرەتم کە تۆ باسی توندوتیژیەکەی دژی ئافرەت باسی ئازادیەکەی ئەوە بزانی بەخۆشمەوە کە سنوورێک هەیە بۆ ئەو ئازادیە ئەو توندوتیژیە مانای ئەوە نیە تۆ کە من کەسانێک هەن ئیش لەسەرەوەکن کە تۆ توندوتیژی بەرامبەر نەکرێ بە شێوازێکی خراپ بەکاری بێنی وا بزانی کە ئازادی ئیتر هەموو شتێکە هەموو شتێکی باش و خراپ بیکەی یعنی بەداخەوە کەیسێکە بوو چەند ساڵێکی زۆر لەمەوە پێش ئەو کەیسەم لەلا بوو دوو بەڕێز هەبوون دوو خوشک بوون هاتنە لام وتیان باوکم زۆر توندوتیژیمان بەرامبەرەکە و ئەوانە منیش وام زانی حاڵەتێکی توندوتیژی ئاساییە دوایە بۆم دەرکەوت کە باوکەکەم بینی ئەم دوو ئافرەتە بەڕێزە لە ڕێگەی چەند ڕەفیقێکیانەوە فری و دراون کە ئیش بکەن لە یانەی شەوانە بەهۆی ئەوەی کە پارێکی باشی تیابووە بەداخەوە بەهۆی ئەو حاڵەتەوە تووشی کێشە بووبوون لەگەڵ باوکیان باوکەکە ویست بیان هێنێتەوە سەر ڕێی ڕاست بە قسەی خۆش پێی وتبوون هەر نیان کردبوو چەندێک ئەویست بیان هێنێتەوە سەر ڕێی ڕاست نیانەتوانی ئەوان هاتبوون ئەنووی شتەکە بکەن بە سکاڵا بە توندوتیژی ینی من سپاسی هەموو پارێزەرێکەکەم لە حاڵەتی وا یەکەم ئەرکی سەرشانی توی پارێزەر ئەوەیە تۆ ئەبێت لە حاڵەتێکی وا ئەو دوو کچە هۆشیارکەیتەوە کاکە تۆ توندوتیژی و بەرامبەر نەکراوە تۆ خۆت خەریکە توندوتیژی بەرامبەر ئەخلاق و داهاتوو مستەقبل و سمعەتی خۆتەکەی تۆ باوکت کە تۆ یعنی بەشێکی لە جگەری ئەو ئەبینێت تۆ بەلای ئەو ڕێگا خراپە ئەڕۆی ئەتوێت چی بکە دانیشە چەپ
کۆمپڵەت بۆ لێە بڵێ ئافرین دەست خۆش بێ هەموو شەوێ ئەوەنە دۆلارێنیتەوە بە دڵنیاییەوە ئەبێت هەوڵ با لەو ڕێگایە بچێنێتەوە سەر ڕێڕاست. دکتۆر دو قسە دەوەندی کە لە نێو دادگاکاندا ئەوەندەی ئەم کەیسە توند و تیژیانە دەبینی چی لێ بۆ ژنان و خانمان؟ ئافرەتان زۆر بەهێزن بەڵام بەهێزی مانای عینادی نیە، معنای لوودبەرزی نیە، معنای تووڕەیی نییە. بەهێزی معنای ئەوە نییە من ئەگەر بتوانم شتێ بکەم لە دەرەوەی ماڵەکە کەواتە من نابێت دایکایەتی بکەم. ئافرەتمان زۆرە دایکێکی زۆر باشە، باشترین کەسیشە لە دەرەوە، کەسێکی نەرمونیانیشە. ئەگەر بەڕاستی ئەتەوێ ڕۆڵی خۆت ببینی، ڕۆڵی سەرەکی ئافرەت ئەوەیە نەرمونیان بێ لە ناو ماڵی خۆیان و لە دەریشەوە ئافرەتێکی بەهێز بێ، بەڵام عینادی و لوودبەرزی هەموو شتێک ئەشێوێنێ، نەک بەس بۆ ئافرەت بۆ پیاویش. من هیوادارم هەموو ئافرەتێک کە کەیسێکی تونند و تیژی خێزانی هەبێ بۆ دەقەیەک دانیشە بیرێ لەگەڵ خۆیان بکاتەوە. بەشێک لەو کێشەی تونند و تیژەی کە ڕوویاوە هۆکارەکەی خۆی نەبوو، ئێمە بە هەموو شێوازی لەگەڵ تونند و تیژیانین، بەڵام بەشێکی هۆکارەکەی خۆی نەبوو. تکایە ئەگەر بەشێک لە هۆکارەکە خۆتی چارەسەری کە ئەنجا هەوڵ بە بەرامبەرەکە تونند و تیژیت بەرامبەر نەکە. ئەگەر بەشێ لە هۆکارەکە خۆتنی معنایەوەیە بەرامبەر بە کەسێکی باش نەوەستاویتەوە، ئەوە مافی خۆتە بڵێ تونند و تیژیم بەرامبەر کراوە، بەڵام بە هیچ شێوازێ مافی خۆت نییە ڕێکارەکانی کە بۆت کراوە بۆ پاراستن لە تونند و تیژی بە شێوازێکی خراپ بە شێوازێکی ناڕاست بەکاری بێنی. دوا پەیامە. دکتۆر سانەکەمان ڕایشکاری یاسایی سپاس دەکەم. بەخێراتی سەرچاو زۆر بەخێر بێ، سەرچاو زۆر بەخێر بێ.